گەر دەتەوێ فێری زمانی فارسی ببی و کاتت نییە بۆ ئەنجامدانی دەورە، یانیش ناوت لە یەکێک لە زانکۆکانی ئێران هاتۆتەوە و زمانی فارسی نازانیت، ئەوە خەمبار مەبە. پەلە بکە هەر ئێستا چەنەڵەکەمان لە یوتیوب سەبسکرایب بکە بۆ بینینی بابەتەکانمان و فێربوونی زمانی فارسی بێبەرامبەر. سەلام دوستانە عەزیز، سڵاو هاوڕێیانی خۆشەویست. ئەم جارە کتێبێکی زۆر ناوازەم بۆ هێناون بۆ فێربوونی زمانی فارسی. تا ئێستا ئەگەر فێر نەبووی، ئەگەر بەباشی نایزانی، ئەگەر وشەزانی و بەهێز نییە، دڵنیابە لە دوای ئەم کتێبە زۆرە گۆڕی، زۆر فێرەبی، زۆر ئەتوانی بە جوانی قسەی پێ بکەی. کتێبی ئامۆزشێک کاربردیە واژه برای فارسی آموزان سطح مقدماتی و پیشمیانی. فێرکاری بەکارهێنانی وشە بۆ فێرخوازانی زمانی فارسی ئاستی پێشەکی و پێش ناوەندی. هەڵبەتە ئەمە بەشی دووهەمێتی، ئینشاءالله ئەم کتێبە تەواو بکەین، بەشی یەکەمیشتان بۆ دائەنێم و لەگەڵم بەردەوام بن. تەنها یەک وانەی گوێ لێ بگرە، وانەی یەکەم کە ئەم وانەیە ئەگەر سوودی نەبوو، سوودت لێ نەبینی، ئەوە چیتر لەگەڵمان بەردەوامە. نامەوێت زۆر درێژە بە باسەکە بەم، ڕاستە خۆچینە ناووانەکانەوە، بەڵام پێش ئەوە من کتێبەکەتان بۆ دائەنێم لە تەلەگرام، ئەتوانن لێوە داونلۆدی بکەن بۆی لەگەڵمە کتێبەکەتان لەبەردەستا بێ. چەند ڕووکردنەوەیەک لەسەر کتێبەکە لەسەرەوە نووسراوە شمارەیە دەرس، لای ڕاستەوە ئەوە ژمارەی دەرسەکەیە و عنوانە دەرس واتە ناونیشانی وانەکە و شمارە و عنوانە بەخش‌های دەرس واتە ژمارە و ناونیشانی بەشەکانی وانەکە. ئەوانەی خوارەوەش نووسراوە واژەهای جدید هەمڕاه با تەسفیر، واتە وشە نوێیەکان لەگەڵ وێنەکەیە، واتە تۆ وشەکە و لەبەردەستایە، وێنەی وشەکەش و لەبەردەستایە، بۆی بە جوانی تێبگەیت. ئەوانەی گرنگە ڕاستەخۆ چینە سەر وانەکە و وانەی یەکەم کە گرنگە بۆ ئێمە و ئێوەش سوودی لێ ببینن و خێراتر فارسی فێربن لەگەڵ ئێمەیە و بە جوانی فارسی فێربن. حوزه یک دنیای اطراف ما، واتە حوزه یک دنیای دەوروبەری ئێمە. درس یک کشور من، درس دو شهر من، واتە وانەی یەکەم وڵاتی من، وانەی دووەم شاری من، درس سه در شهر و نشانی دادن، واتە لە ناو شار و ناونیشان پێدان. درس چهار حمل و نقل، واتە گواستنەوە، وانەی چوارم گواستنەوە. درس پنج ارتباطات و رسانه، واتە پەیوەندیەکان و ڕەسانە بە چیڵێن، بەو گەشت بەو هۆکارانە ئەڵێن کە هۆکاری گواستنەوە و گەیاندنی دەنگ و ڕەنگی ئێمە، وەکو تەلەڤیزیۆن، وەکو ڕادیۆ، وەکو سۆشیال میدیا و ئەو شتانە. سەرەتا دێنە سەر بەشی یەکەم، درس اول یا درس یک، وانەی یەک کشور من، واتە وڵاتی من. پرچم کشور ایران. پرچم واتە ئاڵا، کشور واتە وڵات، ئیران واتە ئێران. وەکو ئەیبینن لە وێنەکەیە، وێنەی ئاڵای وڵاتی ئێرانی لەسرە کە بە فارسی بە ئاڵاڵێن پەرچەم. بێنە سەر خوێندنەوەکە
لەگەڵ ماجوان سەیری وشەکان بکەن، لەگەڵ منە بیخوێننەوە بۆی فێر بن کە وشەکان چۆن ئەخوێنرێتەوە، فێر بن خۆتان بیخوێنەوە، لەگەڵ من بیخوێنەوە. هر کشور یک پرچم دارد. واتە هەر وڵاتێک یەک ئاڵای هەیە. دارد واتە هەیەتی. که در آن از رنگها که واتە که، در واتە لە، آن واتە ئەوە، که در آن واتە لە ئەوەدا، واتە لە ئاڵاکەدا، از رنگها واتە لە ڕەنگەلێک، واتە لە کۆمەڵێک ڕەنگ، و طرحهای ناڵێن و طرحهای، طرح تاءەکە بە تێ خوێنە، طرح حەکەش قورس ناکەن وەکو های خوێنە، و طرحهای باشە. و دیزاین گەلێک، طرح واتە دیزاین واتە شێواز، مختلفی استفاده می شود و طرحهای مختلفی استفاده می شود و دیزاینگلێکی مختلف واتە جیاواز استفاده می شود واتە بەکار دەهێنرێت، یان بەکار هێنراوەیان بەکار دەهێنرێت. پرچم ایران از 3 رنگ سبز، سفید و قرمز تشکیل شده است. واتە ئاڵای وڵاتی ئێران، ئاڵای ئێران لە 3 ڕەنگی، سبز واتە سەوز، سفید واتە سپی و قرمز واتە سوور تشکیل شده است، واتە پێک هاتووە. و علامت مخصوص جمهوری اسلامی با رنگ قرمز در وسط آن است. و نیشانەی تایبەت بە کۆماری ئیسلامی بە ڕەنگی سوور لە ناوەڕاستی ئەو ئاڵایە، یان ئەوەیە. با رنگ قرمز واتە بە ڕەنگی سوور، با واتە بە، باشە، با دوو واتە هەیە، بە واتای لەگەڵەیە، بە واتای بەشەیە، وەکو ئەی بینن لێرە بە واتای بەیەت، با رنگ قرمز واتە بە ڕەنگی سوور. بەڵام تۆ بڵێ من با مادرم رفتم بازار، من با مادرم رفتم، بۆ نمونە من لەگەڵ دایکم ڕۆشتم، باشە، واتە با دوو واتای هەیە، واتای لەگەڵ، واتای بە. تێنە سەر بەشی دووهەم، ئیران واتە ئێران، وەکوی بینن باسی وڵاتی ئێرانەکە لێرە، نەخشەی وڵاتی ئێران لەگەڵ وڵاتانی دراوسێی ئێرانی داوە، کە وەکو لە وێنەکە دیارە لەسەرەوە لەگەڵ تورکمانستان و لای ڕاست ئەفغانستان و پاکستان و لای چەپیشەوە لەگەڵ عێراق و کۆیت. هەڵبەت ئەوەی کۆیت سنووریان نییە پێکەوە، بەڵام لە وێنەکەیەوە دەرچوو کە سنووریان هەیە، بەڵام سنووریان نییە پێکەوە. ئیتر لەسەرەوەش تورکیە و ئەرمەنستان و ئازەربایجان و دەریای خەزەر هاوسنوورە لەگەڵ ئێران. دێنە سەر ڕوونکردنەوە لەسەر ئەو وێنەی سەرەوە کە داومانە. ئەڵێ در جمله‌های زیر به حروف اضافه‌ای که با جهت‌های جغرافیایی آمده است دقت کنید. واتە لە ڕستەکانی خوارەوە بەو پیتانەی، پیتە زیادانەی کە بە ئاراستەی جوگرافیایی هاتووە سەرنج بن. مەبەستی لە دەر ئەز باە کە لە وێنەکەیە بە ڕەنگی شین نووسراوە. سەیری ڕستەی یەکەم بکەن. عراق و ترکیه در غرب ایران، سیکن ناڵێ در غرب ایران، غنە ق لە بینی غ و قایە، در غرب ایران قرار دارند. باشە، عراق و ترکیه در غرب ایران قرار دارند. واتە عێراق و
تورکیا. در واتە لە. غەربی ئیران واتە لە خۆرئاوای ئێران قرار دارن، واتە جێگیر بوون یان بوونیان هەیە. تێنە سەر ڕستەی دووەم. ایران از شرق با. ایران از شرق واتە ئێران لە ڕۆژهەڵاتەوە. شەرق واتە ڕۆژهەڵات. با ئەفغانستان. لەسەر وتمان با دوو واتای هەیە، واتای لەگەڵ واتای بە. لێرە واتای چێگەێنێ؟ لەگەڵ. کەواتە ئەڵێ چی؟ ایران از شرق با افغانستان و پاکستان همسایه است. واتە ئێران لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ ئەفغانستان و پاکستان دراوسێ، هاوسێ. ڕستەی سێهەم. عراق و سووریە با هم همسایه هستند. عێراق و سووریە با هم واتە پێکەوە. با هم واتە پێکەوە. ئەو دووشەیە واتە پێکەوە. با هم واتە پێکەوە. همسایه هستند واتە دراوسێن. ایران و ترکمنستان همسایه یکدیگرند. یکدیگر هستند. واتە ئێران و تورکمنستان همسایه یکدیگر هستند. واتە دراوسێی یەکترن. یەکدیگر واتە یەکتر. هەستاندیش واتە هەن. تێنە سەر سێیەم بەش لەوانەی یەکەم جەهەت‌های جوغرافیایی واتە بەشەکانی جوگرافیایی، ئاراستەکانی جوگرافیایی. جەهەت واتە ئاراستە، جوغرافیایی واتە جوگرافیایی. باشە، سەرەتا دێنە سەر چی؟ ئاراستە سەرەکیەکان کە بە ڕەنگی پرتەقاڵی دیارە لە وێنەکەیە. سەرەتا شمال واتە باکوور. شمال باکوور. شەرق ڕۆژهەڵات. جنوب باشوور. غەرب ئەو شە جوان بخوێننەوە. غەرب واتە چی؟ ڕۆژئاوا. لە نێوانی شمال و شەرق ئەو نێوانە بێ بەچی؟ شمال شەرقی واتە چی؟ واتە خۆمان بە کوردی دەڵێن ڕۆژهەڵات بورن باکووری ڕۆژهەڵات. شمال شەرقی باکووری ڕۆژهەڵات. یعنی خوارەوە جنوب شەرقی واتە باشووری ڕۆژهەڵات. دواتر بڕۆینەوە بۆ سەرەوە. شمال غەربی واتە باکووری خۆرئاوا. و لە خوارەوەش جنوب غەربی واتە باشووری خۆرئاوا. تێنە سەر کۆتا بەشی وانەی ئەمڕۆ ئەڵێ دقت کنید، ئەڵێ سەرنج بن. یەکدیگر واتە یەکتر. ئەڵێ چی تێبینیاوە لێرە؟ ئەڵێ یەکدیگر رابطه مشابه دو چیز با دو کس را نشان می‌دهد. واتە یەکدیگر پەیوەندی هاوشێوەی نێوان دوو کەس پیشان ئەیات. نمونەی یاوە سینا و علی با یکدیگر درس می‌خوانند. سینا و علی پێکەوە یان لەگەڵ یەکتر دەرس می‌خوانن واتە وا ناخوێنن. سینا و علی
با هەم دەرس میخوانن، واتە سینا و عەلی پێکەوە دەرس ئەخوێنن. در فارسی گفتاری بیشتر از همدیگر استفاده می شود. ئەڵێ لە فارسی گفتاری مەبەستی لە فارسی بازاڕیە زیاتر وشەی هەمدیگەر لە جیاتی با هەم یا با یەکدیگەر بەکارێت. باشە؟ بۆ ئەمڕۆ ئەوانە باشە. بۆ وانەکانی داهاتوو زیاتر خوێنین، لەگەڵمان بن، وشەکان بخوێنن، لە ڕستەی سادە بەکاری بێنن بۆی لە بیرتان نەچێت هەر پرسیارێک هەر شتێکتان هەبوو لە ڕێگای یوتیوبەوە، لە ڕێگای ئینستاگرامەوە، لە ڕێگای تەلێگرامەوە ئەتوانن پرسیارمان لێ بکەن و هاوڕێکانیشتان بانگێش بکەن بۆ ئەوەی سەیری ڤیدیۆکان بکەن، سەیری وانەکان بکەن ئەوانەی کە حەزیان بە زمانی فارسی. بیرتان نەچێت ئێمە لە تەلێگرام و یوتیوب، ئینستاگرام و فەیسبووک فۆلۆ بکەن بۆ ئەوەی نوێترین بابەتەکانتان بە زمانی فارسی بەدەست بگات.